هاي دبوم لادا درقا يوم لادا دبوم لادا درقا يوم لادا او ندم كرهاتو سو او كان دم كر بزادا او ندم كرهاتو سو بي ام كر دلادا سويدت بوب خوم مقر دليوانيا هواي دليوانيا قايلة دنيانيا بختانو درو درب كارينا إنسانيا لو بندي مقصدي ام تبايو يكسانيا لو زماني يوروكا براها قايلة برانيا حياتي رهيا برسي او ظلم الروانيا هيا زور دولة من دا صاحبي بيستخانية لقل سيد ساروان وشوحي مارو كومبانيا واردنا ناخوشكي تشريب بريانية همو ما جي يقدو زار لسفر وسيرانية ايواش هيا فقيرة محتازي اقنانية دنيا شاي وبزنبي لك نوي قرانية ناو جيرفاني بقري يك حاني تيدانية او ظروفي يوروكا زور زور بي وجدانية اوي دلي بشتيتم باورك اوهانية اوي دلي بشتيتم باورك اوهانية اوي استا من ديلم قصي سر زمانية نا قصي خواي قورية ونا قصي قرحانية اوي لقرت لبو بوهين وبونانية قصي من حقورقة يا خلافي تيانية او قعدة بتايبتي بو حما خيلانية بيبلا بي حما قعدة يا حما خيلانية بو نروخ خيلاني افعالي شيرانية حما امام اشرفي دجمني امام حمي افعالي جنانية باز دەکەم بە گۆرانی گوتنم خەمی دڵی خۆم باز دەکەم بە گۆرانی گوتنم حەز دەکەم بە تەنیا بم هیچ کەسێ نێتەکنم هەروەی لە ژیانی خۆم بێزارم چاوەڕوانی مردنم جیهان پشتم پێی بەستا ئێستا بوویتە دوژمنم باسی نامەردین گۆیا جێبگرە بەند گوتنم خۆتان پێمەلا نەبی نەکەونە باسکردنم لە باشەکەین گۆ باشترا بەخوای غەڵەتکردنم مادام ئەوەندە پیاوی سەیرکە سەرو بنم نەگەردنت هەزاوێ نازایکە گەردنم بەخوای سەتی وەچینگۆ حساب ناکەم وەک ژنم دۆستم ئەحمەد خۆش ناوە دۆستی خۆت هەر ئەمنم بۆ مەلیک کەلهوڕی جێبگرە بەند گوتنم دەبێت جوانی بۆ بڵێم جێبگرە بەند گوتنم حەز دەکەم بەندێ بڵێم جێبگرم پیر و جەوان حەز دەکەم بەندێ بڵێم جێبگرم پیر و جەوان شەعر و بەندی دەنووسم بە قورحان هەموو شەوان بەندەکانی من تیژن لە شێوەی تیر و کەوان ئەوانەی کە دوژمن من دەینێرم لە بۆ ئەوان مەسەلەکی قەدیمیە دەکەوێتە بەردە و هەی کاروان لە ڕێ دەڕۆی سەگ لە خۆڕە دەیحەوە
هەروەی کاروان لە ڕێ دەڕۆی سەگ لە خۆڕادەی حەوان جێب دێکاچی هونەرمەند چێ دەڵێ هونەرمەندم بەخۆی دەڵێ پاڵەوان ئەو بینە و بەردەی ناوێ پێی دەڵێم ڕاست و ڕەوان من وەک بەحری جەیما لێ خنچێنم مەلەوان حەز ناکەم هەموو جارێ دوی لێ دەمە وەک قەوان حەز ناکەم باسی خۆم کەم خۆم بهین بەڕێزەوە حەز ناکەم باسی کەس کەم خۆم بهینمە ڕێزەوان زۆر لەوەی بچووکترن چونکە زۆر بێمستەوان بۆ دانە شێروانی دەخوێنم وەچی کەوان دۆستم ڕەهەند سۆمانی بانجی دەکەم پاڵەوان گەعدەی حەمە خەیلانیا وا هاتووی مەگەعدەیوان خۆیە ژیان سوێندم بە تۆ هەزار جار دەڵێ مامان لە تۆ دەپاڕێمەوە قبوڵی کە دووحامان لە تۆ دەپاڕێمەوە قبوڵی کە دووحامان خۆیە گیان بە خۆت گەورەی هەر تۆی پشت و پەنامان هەندێک کەس لەو زەمانەی بە درۆ دەبنە برامان بۆ مەسلەحەتی خۆیان دادەنیشن لە لامان باسی هەندێک کەس دەکەم بە شەعر و بە ئیلهامان بەڕاستی زۆر بێزارم لە دەست هەندێک زەلامان لە دواوە باسمان دەکەن ئێمە نییە ئاگامان بەرەو ڕوو قسەی ناکەن قسەی دەکەن لە دوامان لەو گۆڕەی باسمان دەکەن نییە گوناح و خەتامان ئەمنی شەو بەندەی دەڵێم لە بۆ بێ ئیحترامان بە سازانە بێگانەی کەنە فەرمان ڕەوامان نازانم بۆچی ئێمە زەڕەگ نییە وەفامان ڕوو لە کاری خراپەین بۆ ناترسین لە خوامان ڕوو لە کاری خراپەین بۆ ناترسین لە خوامان خدایە بە خۆت گەورەی هەر تۆ دەی لە فریامان بۆ دەریا شێروانیم هەزار جار دەڵێ مامان دۆستم حەمە بارزانی بەڕێی دەکەم دۆستم حەمە بارزانی بەڕێی دەکەم سەلامان بۆ شێخ موئەیەدی دەیبینم وەک زەلامان حەمە جوانی بۆ دەڵێ بە شێعر و بە مەقامان حەمە جوانی بۆ دەڵێ بە شێعر و بە مەقامان ئەیدە دیارە هەولێری جوانی لێ دەبرامان هەڵمەت جوانی تەسویڕکە هەڵمەت گیان ئامان ئامان وێرانم گوڵ وێرانم هاوار ماڵی وێرانم گەریە تۆ پێم ڕازی بیدایمان لەسەر خێرانم گەریە تۆ پێم ڕازی بیدایمان لەسەر خێرانم تۆ ئەهلی سلێمانی و من ئەهلی هەولێریانم لە هیچ ناگەڕێمەوە چونکەنەوەی شێرانم وەسفی جوانیەکەت دەکەم بە شەعر و بە دێرە ئای بەڵام وەسفی تۆ ناکرێ ئاخ لە چاوی چێرانم لە ئاسمانی ئەوینی تۆی مانگ و ئەستێرانم باڵای تۆم هەبێ بەسا وەکو پاشا و میرانم برینداری عەشقی تۆمە بەرکەوتە سەد تیران ئای برینداری عەشقی تۆمە بەرکەوتە سەد تیرانم حەمەی ڕاید نورەدین جێبگرە بەندەکانم حەمەی ڕاید نورەدین بە برای خۆمی دەزانم مادەم حەمە دۆستم بێ شای بە سەپان نازانم ئەگەر حەمە دۆستم بێ ژێر بە و بێلبەی نازانم